وتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان داتایەکی بڵاو کردوتەوە باس لەوە دەکات کە داهاتی 350 میلیۆن دلار هەر لێرەوە تۆ وەرە 555 میلیۆن ناقصی 350 میلیۆن دلاری بکە چەند دەمێنێتەوە 205 میلیۆن دلار دیار نییە 205 میلیۆن و 345 دلار مانگانە دیار نامێنێت یعنی حکومت ئەمە پرسیار دەبێت سەرۆکی حکومەت جوابی داتەوە دەبێت تۆ بێژی حکومەت هەرێمی کوردستان جوابی داتەوە زەربی کە بە دینار دەکاتە 301 ملیار و 857 میلیۆن و 150 هزار دینار لە یەک ڕۆژدا یعنی لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە وەرقامەی حکومەت بڵاوی دەکاتەوە 301 ملیار دینار مانگانە دیار نامێنێت قسەکەی سەرۆکی حکومەت وەربگرین کە باس لەوە دەکات 500 هزار بەرمیل دەردەهێنی نێمە و 30 هزار بۆی استهلاکی محلی ڕۆژانە ئەم سنیاریۆ ڕۆژان 40 میلیۆن دەبێنێتەوە لە مانگدا ملیارێک و 435 میلیۆن دەبێنێتەوە دەکات 43 مە دەکاتە 621 میلیۆن دلار کە دەکاتە 913 میلیارد دینار 13 میلیارد دینارشمان زیادە داهاتی ئیبراهیم خەلیلمان هەیە داهاتی حاج عومەرمان هەیە داهاتی خاڵە نافەرمیەکانمان هەیە داهاتی خاڵە سنوورەکانی ترمان هەیە باشماقمان هەیە پەروێزخانمان هەیە سەیرانبەرمان هەیە کۆمەڵێک شوێنی ترمان هەیە کۆی ئەمانەش داهاتەکان نزیکەی 300 میلیارد دینارە ئەمە تریلیۆنێک و 200 میلیارد دینار بەبێ کەسر 200 میلیاردش لە بەغداوە دێت ئەمە تریلیۆنێک و 400 میلیارد دینار 30 میلیارد دیناری هاوپەیمانانیشمان هەیە ئەمە تریلیۆنێک و 430 میلیارد دینار ئەگەر ڕاستین ئەم ڕقەمانە تکایە حکومەت هەرێم تکا دەکەم وەزیری سامانە سروشتەکان پاوەڵام داتەوە تکا دەکەم سەرۆکی حکومەت و تەبێژی حکومەت با جواب داتەوە ئێمە لە پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕن و گەرمیانیشەوە 362 میلیارد دینار پێویستمان بەچیە پێویستمان بە موچەیە بەس موچە بەڵام موچە 35 میلیارد دینار خەرجیمان هەیە کە دوو جۆری خەرجیە خەرجی حکومیمان هەیە کە فەرمانگە حکومیەکانە و لەگەڵ خەرجی خەدەمی کە دەرمان و خۆڵ و خاشاک کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و خەدەماتەکانی ترە 15 میلیاردمان هەیە کە سیادی بە شێوەی مەقاسە لە پارێزگای سلێمانی دەبڕدرێت کە 45 میلیارد دینارە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دەبڕدرێت واتە لە دووەک و لە هەولێر و لە بۆ خەرجی سیادی حکومەت هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی هەرێمە و لە هەمان کاتیشدا ئێمە سیمان لە هەولێرەوە بۆ دێت لەو پارانەی کە باز دەکرێت کە بڵێن سەدا چلووسێ دەمە حەزەکەمەوە شڕوم کەمەوە کە سەدا چلووسێکە چۆنە کە سەدا چلووسێنیە بە هیچ شێوەیەک ناگات سەدا سیژ بۆ معلوماتت 280 میلیارد دینارمان بۆ دێت 280 میلیارد دینار 362 میلیارد دیناری بۆ موچەیە 45 میلیارد دیناری خەرجیە 15 میلیاری سیادیە کە مەقاسە دەکرێت بەشێکیشی لە کارەبا کە مەقاسە دەکرێت کە خەرجەکانی پارێزگای سلێمانی نزیکەی 500 میلیارد دینارە حکومەتی هەرێمی کوردستان لە فرۆشی ملیارێک و 300 میلیۆن دلاری نەوت 190 میلیۆن دلار نەرێ بۆ سلێمانی کەواتە نزیکەی 300 میلیارد دینار نەرێ بۆ سلێمانی 200 میلیارد دینار عەرز بۆ سلێمانی دروست دەکات ئەمە سزادان نەبێت زەحمەت نەبێت ئەمە گەمارۆدانی سلێمانی نەبێت زەحمەت نەبێت ئەمە زەحمەت نەبێت سەدا چلووسێکەی کە باس لەو دەکرێت ڕێکەوتنمان کرد بێ بەلەسەری ڕێکام ڕێکەوتن سەدا چلووسێن پارانە بنێرن بۆ پارێزگای سلێمانی من لێرە لە بریێشن نیشتیمانی کوردستان قسە دەکەم سەدا چلووسەی پارەی نەوت پارەی داهاتی ناوخۆ سەدا چلووسەی پارەی بەغدا تەمویلی بەغداکە حکومەت هەرێمی کوردستان کۆی ئەمانە سەدا چلووسەکەی بنێرن بۆ پارێزگای سلێمانی ئێمە پرۆژە دەکەین لێرە ئەمە شارع دەکەین موسەی خەڵک هەموو 25 ڕۆژ زارێکیشدا باش دەکەین ئەمە چاواشەکردنە ئەمە بۆ دیزە بە دەرخۆنەکردنە بەلا ڕێدابردنی پرسە حەقیەکانە حکومەتی هەرێمی کوردستان بۆی کە پرستی نەوت بەلا ڕێدا بە بۆی کە داهاتی نەوت لە خەڵک بشارێتەوە کە هەمومان دەزانین ناشەفافە هەمومان زانین کە تێبینی گەورەی لەسەر هەیە